ئازیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوەش ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەی و پرسێکی گرنگی ڕۆژ دەکەین دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دادگای پێداچوونەوە و دادگای تەمیز بڕیاریدا کە بڕیارەکەی دادگای تێهاوچوونەوەی ناوچەی هەولێری سەبارەت بە دەستگیرکراوانی بادینان پەسەند کرد. ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە گفتوگۆ لەگەڵ میوانەکەم هەر یەکە لە پارێزەر هەرێم ڕەفعات دەکەم لە شاری لەگەڵ هەریەکە لە میوانەکەی دیکەم دکتۆر ڕێبین بکە ناتوانێت بە شێوەیەکی باش لەگەڵمان بێ بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە تەنها دەتوانێت لە ڕێگای دێنگەوە لەگەڵمان بێت. کاک دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە سەرەتا لەوە دەست پێ دەکەم کاک دکتۆر بۆچی ئەو دۆخەی ئێستا لەسەر دۆسیەی گیراوانی بادینان دروست بووە بۆ بەو شێوەیە گەورە کراوە؟ ئایا پەیوەستە بە کێشەکان یاخود پەیوەستە بە پرۆسی هەڵبژاردنەکانەوە یاخود چۆنە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان. تاپانەوەی ئێستا کە ئەو دۆخەی کەڕبیداوە لەسەر دۆسیەی گیراوانی بادینان کێشەیەکە کە بووە بە بابەتێکی پۆپۆلیستی سەرجەم خێزان و ماڵ و تاک و گەورە و بچووکی کوردستان کە باسی دەکات بریتیە لە بەکارهێنان و ئیستیغلالکردنی کەیسێک کە خەڵکی کوردستان هەمووی ببێ بە حاکم تێدا هەستی هەستا و دانیش باسی بابەتی حکومداری کرد بەسەر ئەو بابەت یاساییە سرفەدا کە بەڕاستی بەقەزادی خودی لایەنەکانی داواکارەکەشە ئەو داوای کە دروستکرا بەزەرەری ئەوانیش کەەوە بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستی چونکە بە نیشتیمانی کردنی کەیسێکی یاسایی قازانجێکی سیاسی لە دواوە نەبێ بە هیچ جۆرە قازانجی ئەتفاقەکانی بۆ داوایی لە دواوە نابێت چونکە ئەگەر ئێمەبین ئەگەر کەسێک تاوانبار بێ نەزانین کە خۆی بە گوناه دەزانێت وەبین ئەگەر هەروەکو مامۆستای میوانیشتان لە یەکێک لە دیدارەکان ئاماژە دەکات بۆی کە لێسکی مناڵێک بکرێبەوەی کە وەڵا لە بەردەمی دادگای تەمیزا بکێ بە هەنجەر و بڕیارەکەی پێڵبۆشیە دێتەوانێ مە ناکرێ بێ یاسا بەجێی خۆی وەربگرێ و سەربەخۆیی خۆی هەبێت دادوەرەکان و ئێمە بە قسەیەکی جەنەرال دیگۆر بڵێ بە دەست پێ بکەین و توێژەکەمان بریتیە لەوەی کە کات بە شەستەکانی سەر ڕابردووە فەڕەنسا لە شەڕی ناوخۆدا دەبێت جەزایی داگیر کردووە پێشۆ گێتەڵێکی گەورەی هەیە جەنەرال دیگۆر دەپرسێت لە ڕاوێژکارەکانی دەڵێ ئەرێ بارودۆخی دادگاکانمان و زانکۆکانمان چۆنە ئەڵێ وەڵا باشە ئەڵێ ئێدە کەواتە فەڕەنسا هێشتا بەخێرە هێشتا خێری تێداوە بۆیە بابەتی لە کەدادکردنی دادگاکانی کوردستان زەرەرێکی گەورەی هەیە تاک بە تاک سەر حیزب بەشدارەکانی نابەشدارەکان لە حکومەتە و بۆ سمعە و کیانی سمعە و ناونیشانی هەرێمی کوردستانیشەوە بۆ کیانەکەش بات هەمووی زەرەرزیانی گەورەی لێت دەکرێتەوە ئێمە لە خودی وڵاتی ئەمریکایە لە ساڵی پارە چەندین ڕۆژنامەوان هەبووە بە ناوی پێشکردنی یاساکانی وەڕێوەڕسمەکانی ڕۆژنامەوانی و شەرەفی ڕۆژنامەوانیەوە دەستگیر کراون یانی جەناب لە ڕێگەی بەردەوامەتەوە زۆر جارە بابەتە گرنگانە دەوروژێنی و مامۆستا بڕیان کە مایی ئەوەیە کە هەموو خەڵکی کوردستان بەخۆ بە نابچینەوە بەڕاستی و خۆماندانە بڕێنین لە هەموو ڕووداوەکانی باوچەکە جێگریمەکانی جیهانەکەی کە ئێمەی تێدای ئەگەر تەماشا بکەین ئێمە یاسایی ئەو کسی کە ئێستا ڕوویداوە چەند یاسایەک دەیگرێتەوە یەکەم یاسای ڕۆژنامەوانانە تاوان ئێمە لەگەڵ و بابەتیانی کە لەبەرەوەی هەوێ و ئیتیبار نییە بۆ سەردیکای ڕۆژنامەوانان لەبەرەوە ئەوان بە ڕۆژنامەوان حسابین لەبەرەوە چکە لە بادەی دوودا تعریفی ڕۆژنامەوان دەکات لە یاسای ڕۆژنامەوانانی کوردستانە لە ساڵ 2007 دەرچووە دەڵێ هەر کەسێک ممارەسەی کە کارێکی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانێتی بکە نەیوتوە هەر کەسێکە ئیتیبای هەبێ بۆ لە واتە کاک دکتۆر ئەوانە ڕۆژنامە نووس نەبوونە ئەوە
کاری ڕۆژنامەوانیان کردووە ئەگەر کردی بێتیان ئەو کارە ئەگەر کارە بوو بێ وەلی دەرنەچوو بێتن و نەچوو بێتن زانیاری ئەمنی و سوپایی و پێش زانیاری نێنی هێزی پێشبەری کوردستانیان نەدابێ بەموو بەو کە بەفتی فێدانی یاسای زانیاریش با 2013 دیسانەوە زانیاری ئەمنی سەبارەت بە هێزانەکان بەبێتێکی یاسا و قاچاقە ناکرێت زانیاری پێوەکتێەوە پێشگەلەوە هەر لە قانونی ڕۆژنامەوانانیشە ئەوەی کوردستان 2007 ئاماژە بۆ کراوە مامۆستا بڕیار دەبێ شەرەفی ئەو جاڕنامەی شەرەفیەی فیدرالی کە لە ساڵی 1954 دەرچراوە تابەت بن ڕۆژنامەوانانیش و شڕۆبەکارانیش کاتێک کە تۆ جەناب من ئامادە لە بەرنامەکەی بەڕێستا ئەوە دەبێ منیش لەژێر ئەو لای حەوجاڕنامەجیانی ساڵی 1954 قسە بکەم زانیاری ڕاست دروست بدەم و پارچەکردنی زانیاریش بریتێ لە هەڵگێڕانەوەی ڕاستیەکان و ئازادی ڕۆژنامەوانی ناگا بە ئاستی دروکردن لەگەڵ ڕێز با بۆ بیسەران و بیرەداری کەناڵەکەتان و جەنابتان نابێ ئێمە ئازادی ڕۆژنامەگەرێتی بکەین بە حدێک ئازادێک ئەوە بەرز بێ پێسەقف بێ بگابەوەی زۆر باشە بێت درۆست بکەین ئەوانە ئەو قاعیدانە بێ هەرەبووی پیادە بکرێت بۆیە یعنی بۆ بە پۆلیسیکردن و بە جەماوەریکردنەی بۆ کۆمەڵایەتیکردنەکە کەیسەکە زەرەری کرد بەڕاستی نەکەوەی قازانج بکە واتە بەدەست ئەو کەیسە وای لێکرا کاک دکتۆر ئەو کەیسە بەداخەوە ئێستا ئێمە لە وەکو زۆر نێنەی لێکرا وەکو زیادی سیاسی لێکرا و لەسەرکردی نزیک بوونەوەی وەکو جەنابیش دامەژە پێکرد هەڵبژاردن داین ئێمە زۆر بە خراپی بابەتێکی ئاوا بەکاریێنرا ئەوان کرانە پێخۆری بابەتێکەوە کە یعنی ئەگەر بەڵگەکان لە 100% وانە بێ ئەگەر وا بێ یاوانە بێ ئەمە بۆ هەموو کات بە تاکیشی خاڵی کوردستان نییەکە بێ بە حاکم و ڕۆڵی کاپیرێت و لەگەڵ لە دژ بێت ئێمە دەستگایەکی دادوەری سەربەخۆمان هەیە ئەوە تا لە ناو بڕیارەکەی دادگادا دوو هەڵوێست هەیە کە زۆر بەواضحی بۆمان دەرەخا بڕیارەکە زۆر سەربەخۆیە و دوورە لە هەموو هەشبوونێکی سیاسیەوە یەکەمیان لە پێش ئەندامی بەڕێزی تەمیز سێ ئەندامی دانیناوە بە پسەندکردنی یاسایی دادگای تاوانەکانی هەولێرا و دوودانە دادوەر بە حوسن و ڕەزا و کەماڵی سەحەتی خۆیان دانیان پێدا نەداوە یعنی لاستڵی پێنج دادوەر سێ دادوەر پەسەندی کردو یاساکە دووەم بابەت ئەوە ئەگەر تەوجیهی سیاسی بووایە ئەوە هەر بووایە دانیان پێدا بدایە دووەم بابەت کە پێمان دەڵێ کە ئەم بڕیاری دادگا سەربەخۆیان هەیە ئاماژە کراوە بە هەندێک دەوڵەت کە هاوپەیمانی نزیکن لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە وەکو دەوڵەتی ئەمریکا لەگەڵ ئەڵمانیا کە دوو دەوڵەتی زۆر نزیک و زۆر هاوکارن لەگەڵ کاروبارەکانی هەرێمی کوردستانە و ئەمڕۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕوونکردنەوەیدا و خۆی پێبەری کرد لەو بابەتەی کە دادگا ئەوە ڕای هەمان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە دادگاکانی کوردستان چەندە سەربەخۆن ئەو سەربەخۆیە لەو دوو خاڵەیە ئەتوانین ئێمە ئاماژەی کرد زۆر باشە کاک دکتۆر دەگەڕێم وڵات با لەگەڵ کاکەرێم قسە بکەم کاکەرێم ئایا دادگاکان لە هەرێمی کوردستان تا چەندە سەربەخۆن و کاک دکتۆر باسی لەوە کرد ئەنجومەنی دادوەری کاتێک کە ئەو بڕیارەی پەسەند کردووە سێ دادوەر بووە کەواتە بە زۆرینەی دەنجی دادوەرەکان پەسەند کراوە ئایا بەڕاستی لە هەرێمی کوردستان دادگاکان تا چەندە سەربەخۆن بەڵێ وڵا بەڕاستی دکتۆر بەناوەک شێوازە کە بات وەسفی دادگاکانی کرد هەستم کرد ئەو دادگای دکتۆر باسی دەکا ئەوە دادگای هەرێمی کوردستان نییە لەبەرەوەی من ئەمە لە بیدایەتی ئەو ئەوراقە کە لەگەدا بووینە هەموو شتەکانمان بینی نازانم کاک دکتۆر هەر تەنها جێبیستی ئەو بابەتە بووە یاخود لە مەرحەلەی تحقیق لەگەڵدا بووە یاخود لەو بابەتە یاسایانە شارەزایی نیە یاخود بە غەڵەت پێی گۆترایە سەبارەت بۆی ئەگەر کاک دکتۆر من دەشتی بیر دەخەمەوە کە دەڵێ تەواو بێلایەنە کەسێک کە دەستگیر دەکرێت پێویستە پارێزەرەکەی ئامادە بی لەگەڵی هەتا وەکو وتەکانی خۆی وەربژیرێتەوە بەڵام بە هیچ شتێک پارێزەر ئامادە نەبووە لەگەڵی تا وەکو ڕۆژی دادگاییکردن لە ڕۆژی دادگاییکردنیش پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ینی لەلایەنی داواکاری گشتیەوە تەرەفی پێوە دیار بوو کۆمەڵێک شتی نابەجێ و لە حاڵەتێکەوە تۆمەتباری تۆڵکراوەپاڕی ئەم پەراوە بەڕێز شێروان شێروانی بە دادوەری تاوانی گوتگوتی
من لە ژوور هەڕەشەی خێزانی ئەوم پێگوتراوە ئەو هەم پێکرایە يعني دەبوو هەڵوەستەی لەسەر بکرێتن ینی هیچ نەبا هیچ نەما تەداخل تەمیز پێکرابە یاخود لە شوێنێشت تحقیق کرابایەوە کە بە ئامادەبوونی پارێزەرەکان بەڵام ئەوەش دەکەن ینی هیچ هەڵوەستەیەک نەکرا من نازانم کاکتۆر بە چی پشتی بەستووە ینی بە چه سەرچاوەیەکەوە ئەو دادگایە سەربەخۆ بووە بەڵێ بەڵێ کاک بەڵێ کاکەرێم جەمێکە بەڵێ سەربەخۆی بوون دادگا ئەمە چەند بەڵگەچی لە بۆ کاکدۆتەری کاک دکتۆر دەرێ ئەو دادگایە سەربەخۆیە ئەی سیراوانە دەکاتن باوشێک کوڕەکەی زەلامێک دەکوژە کوڕەکەی دەژیرێ بەبێ بڕیاری دادوەری یەک مانگ پاشیوی ئیفادەوە دەژیرێ کێسی منداڵە حەفساڵەکە ئەو حەفساڵەی کە لە دادگای هەولێر بەبێ هیچ بەڵگە و ئەدلەیەک کە ئیفراز کران کێسی بەڕێز مامۆستا شەهرام و کۆمەڵێک لە چالاکوانانە کە داوای قوتی خەڵکیان دەکرد کێسی بەڕێز مامۆستا ئیسماعیل شوتەوی کێسی شەی سەردەشت کام کەیس کە لەو دادگای لای کراوەتەوە کەوا دادگایەکی سەربەخۆ بووە من لێکوانە باز لە حاڵەتشکە دەکەم کەوا لە دادگای پێداچینەوەی هەرێم ئەو بڕیارەی کە دراوە ئێمە وەکو خۆمان وەکو پارێزەر کە لەگەر ئەوراخە لە بیداات لەگەدانی تاوەکو ئەو مەرحەلەی ئێستا هەیە بڕیارەکە تەواو بڕیارش نایاساییە بۆ نایاساییە کاکەرێم لە کاتێکدا خۆسیێت دادوەر لە دادگای تەمیز پەسەندیان کردووە ئەو سێ دادوەرەی دادگای تەمیز کە پەسەندی کردووە ئەو دوو دادوەری کە پەسەندی نەکردووە هۆکارەکان چی یعنی دەبوو ینی ئەوانە یاساکانیان جیاوازە هۆکار چی بوو ئەوانە پەسەندیان نەکرد لێرە ئەمە لایحە تەمیزەکەمان زۆر بەڕوونی بە وردی باسی ئەم بابەتەکە دەکەین چۆن ناحەقی کرا چی کرا چ نایاسایی کرا دەبوو دادگای تەمیز لەسەر ئەو پەراوە هەڵوەستە بکاتن و داوای ئەوەمان کرد بوو کەوا زۆرترین دادوەری هەیئەی عامەش ئەو پەراوە ببینیتن بەڵام چینێ تەنها سێ دادوەر کە باز دەکرێ ناوەکانیان باز کراوە ئەو سێ دادوەر یەک لە دادوەرەکان هەر تەمەنی تەواو بووە خانەنشین کراوە دەبی لە خانەنشین بکرێتن بەڵام هاتووە ڕێی وەرگیراوە بۆیە لەگەر ڕێزم لە بۆ کاکتۆر ئەگەر کاکتۆر ئەدلەکی دەقیقی هەیە کەوا دادگاکان سەربەخۆیە با عەرزی بکاتن و منیش هیچ کات لە خۆمەوە قسە ناکەم کەس چکەمە ئەگەر هەر کەسێک تەشیر بەلایەک بکاتن ئەگەر بەلایەک بکاتن ئەوە تووشی سزا دەبێتن کاک دکتۆر کاکەرێم دەڵێ هیچ بەڵگەیەکی هەیە بۆی کە بیسەلمێنێت کە دادگاکان سەربەخۆ بێلایەنن من عزیزە نامتەم کرد کە بۆختی بە هەر منطقێک دێنیت و ئەوان چ دەڵگەیەکیان هەیەەوەی کە سەربەخۆنی مەسەلەی سەربەخۆبوون و سەربەخۆ نەبوون مەسەلەیەکی کاملە لە نەفسی دادوەرەکانە و لە ویجدانی دادوەرەکانە هەیە ئێستا هەر تەنانەت ئەو عەبارەشەی کە هەموو دەستگاکانی بڵێن دادوەری لە هەموو عالەما لەبەری دەکا ئەوە حکایەتێک هەیە ئەگەر مەودا هەبێ بۆ جەنابەت بکڕێمەوەکە ناتەعی کە بەڵگە لە بۆ سەرمانی دادگا ئەوەی کەوا سەربەخۆیە بە قوربان ئەتۆ ئەو باسی مێژووی یاسان بۆ دەکەیت دکتۆر ژیان دکتۆر بە قوربان باسی مێژووی یاسان بۆ مەکە تەنها باسی حاڵەتێکم بۆ بکە کەوا بەڵگەی بینراوی بەڵگەی عەیان بەڵگەی عەیانم بۆ بڵێ یاری کەیسەکەتان دۆڕانووە قەیسێکەوە بۆ هەم کەیسەکانی ترکە دۆڕانودا بەڵگە ئەدلە مۆزوعەکە تووڕەبوونی ناوێ و حەزەکەی ئێمە زانیاریەک یا جۆرە بۆچونێک بگەێنی ببینە دامان بۆ شێوە هاوارە بە یەکتری ناگەین دکتۆرجان باوەڕتە دێیان لە مەحاضەرەشی قانونی دانەنشتینە ئەمن تو دوای بۆ خۆمان دانیشین پێمە لە جەنابەت فێرم بکە بەڵام بەڵگە ئایا هیچ بەڵگە کتێک کە دادگاکە سەربەخۆن کاکەرێم ئێوە کەیسەکەتان دۆڕاندووە بۆ خۆ یاری تۆپانێ کێسی بدۆڕێنی ئەوە بەڵگە ئەوە ئەوراقەی قانونیە لێکۆڵینەوە کرا لێکۆڵینەوەکان لە مەرحەلەی تحقیقی مەرحەلەکە تەندروست نەڕۆیشتووە لە کاتی تا ئێستا کەم کاک دکتۆر کە تو باسی ئەو چیرۆکی یاسایانم بۆ دەکەی ئایا لە یەکەم دقەی دەرجیکردنی هەر تۆمەت فراوپاڵێت تا دادگایکردنەکە پێویستە ئەم مەحامی نەبێ ئەوەی ناوێ يعني تازه ئێمە ئیسپاتە ناکەین لێکی ئەگەر مەودا نەدەین قسە بکەم پێویست ناکە یعنی مەگەر هەر خۆت بە تەنیا قسەکەی چونکە من جەناب
دکتۆرجان من تەنها دەڵێم سەفەرەکەی خۆ بگەێنم ئەگەر تۆ بسوێنی منی کاتی تۆ بسوێنم وانە وەزانم کاک بڕیاریش پێی خۆشنیە و بیدەرانیش کە ئێمە بۆ لە ئەقسە بکەین ئێمە بۆ جەناب عەرز کرد کە دادگاکانی کوردستان یا ئەو بڕیاری تەمیز بەڵگەیەکی حاشا هەڵنەگری منطقیە هەر کەسێک بگری لە بنی دنیا هەتا ئێرە ئەوە دەسەلمێ بۆی کە ئەگەر دەستگایەک یا ئەنجومەنێک بڕیاری سیاسی و هەژمونی سیاسی بەسەرەوە بێ ئەوە هەمویان بە تەوەجوهێکی وا دەڕۆن کە بڕیارە سیاسیەکە دێخوازێ بۆیە لە بەڵگەیە بۆمان دەردەکەوێت کە بڕیارە سیاسیەک نییە کە ئێستا پێرراوێ بەسەر ئەو بڕیارەی دادگای تەمیزە ئەویش یەکەمیان ئەوەیە کە لە کۆی 5 ئەندامی تەمیزە 3 ئەندامی بەڕێزیان حاکمی بەڕێز دانی بە پسەندکردنی بڕیارەکەی دادگای تاوانەکانی هەولێران ناوە و بەڵگەی یەکەمە بەڵگەی دووەمیشیان بریتیە لەوەی کە ناوهێنانی هەندێک وڵاتی هاوپەیمان و نزیک لە هەرێمی کوردستانەوە کە بۆ تەمای ئەوەی کە لەوانەیە قەلەقێکی دروستکە بۆ ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و هاوپەیمانەکانی خۆی هەیەی کە گەورەترین هاوپەیمانی بریتیە لە ئەمریکا و لە بڵین ئەڵمانیا وڵاتی ئەڵمانیا کە هەردووکی لەسەر ئاسی زۆر سەربازی زۆر گرنگی زۆر حساس هاوکاری و تەعاونی هەرێمی کوردستانیان کردووە و دەکەن و لە هەزاری شێشتا هاوپەیمانێتی هەیە دکتۆر قەتع ناکەم تەنها یەک پرسیارێک جواب بدەیەوە یەک پرسیار دکتۆرجان کاکەرێم پرسیارەکە چییە فەرموو لە بڕیارەکەی تەمیزی کە باز دەکرێت درێ پارەیان لە قۆنسولی ئەمریکی وەرگرتووە یان لە ئەڵمانی باشە وەزارەتی پێشمەرگە موچەکەی لە ئەمریکا وەرناگری وەزارەتی پێشمەرگە چەک و ئەسلحەی لە ئەڵمانیا وەرناگری کەواتە دەبی ئەوان جستاکەم بۆ مادەی سزا بدرێن زۆر باشە کاک دکتۆر دەگەڕێم وڵات لەگەڵ کاکەرێم بە کاکەرێم کاک دکتۆر دەڵێ کەیسەکە دۆڕاندراوە کەیسەکە بە سیاسی کراوە ئایا کەیسەکە بە سیاسی کراوە دەبینین لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو هەر یەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وە بزوتنەوەی گۆڕان باس لە نایاسایی دەکەن ئایا بەڕاستی کاکەرێم پێتوانیە ئێوەش وەکو تیمی پارێزەران کەیسەکە بە سیاسی کراوە من لەسەر ئەو قسەی خۆم بەرپرسم کە دەیکەم ئەو کەیسە بە سیاسی نەکراوە ئەو کەیسە چەند شتێکی تراوێت ئەو کەیسە بەهۆی ئەو کەیسە بوو کەوە خۆپیشاندانەکانی بادینانی پێدا مرکاوە بەهۆی ئەو کەیسە بووکەوە کەسیر نەتوانین داوای حەق و قوت و ژیانی خۆی بکاتن یعنی بەڵگەچی کە دەڵێتە 3 دادوەر ئەوە بەڵگەیە ئەوە بەڵگە نییە من پێی دەڵێم لە کاتی لێکۆڵینەوە پارێزەر ئامادە نەبووە لەژێر هەڕەشە بووە بە وتەکانی خۆیان هەڕەشیان لێکراوە جەستەی دەرونی ئوسولی دەتوانیت تدابێت تصحيح قرار جزائي كي جراحة كبكيت وعند 266 بوازحي جناب الشارزاي ضليت تصحيح قرار تمييزي دتواني راستاندن قراري اصول المحاكمات الجزائية بله دتواني بكي 266 حول 2004 بو 2015 تاريخ سرياتي كردوا دتواني بكي او ماده بتواني ك تصحيح قرار تمييزي كبكريت واگر خطأي قانوني تسيب هذه وتوانن بي سلمانن اگر هو بيتوانن بي دسبيب كانوا اسلباني وتوانن تسببوا عريضه واگر هو بيسلمن را كخطأي هم داواكاري گشتي هم جناب اگر جناب يعني اگر وكاله امريكان دامي راسوخوي او هي يعني هر فارزري قاتو برادران دەچنەوە قاعی برافعەکە و دەڵێن ئێمە پارێزەری گیراوەکانی من ئەوەندە بەبێ ئیش نیمە ئەوەندە بێ ئەوەش نیمە تاوەکو بچم خۆم بکەوە پارێزەر من تەوسیە کراوم لە خانەوەدەکەی وە کۆمەڵێک ئەدلە بەڵگەشم پێکەوە بە بڕیارەکانی دادوەر ئەوە زۆر لە کەسەکان ینی ئەو کەسانێکەوە تەنها جێبیز دەبن تەنها قسە دەقە کاری دکتۆر
لە پارێزەران لە چەند کەسێکی جەوشتانە وتراوە بەڵام پێم خۆشە بە بەڵگە ئێستا لێکوانە عەرزی کەم تاوەکو جەنابەت کە کەسێکی یاسایی ئەوە یەک لە ئەوەکانە ئەو بریکارنامەیە کە لە 8 دەی 2020 کەوا من لە هەولێر موافقەم پێوەگرت پاشیوی کاک دکتۆر ئەوە بریکارنامە کرد پاشیوی داواکاریەکەم داوەتە دادگای گۆهۆت کەوا بچم ئەو پەراوە بینم و لەگەڵ دادوەر کە بە وتەی خۆی گوتی لێکوانە وتەی لێوەرگیراوە ئەوە بەڵگەیە یعنی ئەوە تەنها بۆ ئەو کەسانێکەوە لە هیچەوە قسە دەکەن لە خۆ قسە دەکەن هیچ شتێکیانێ پێنیە تەنها تەفسیرکردن هەر کەسێک ئەگەر هاتە ناو هەر کەیسێک ئەوە ویژدانی ئیش دەکات ئەو کەسە بە ویژدانەوە دێتە ناو بابەت یعنی ئەگەر هەر کەیسێکی وا دقت ئەگەر هەر کەسێک خاوەن ویژدان بێ ئەو پەڕاوە بینێتن بە دڵنیاییەوە دێتن ئیشی لەسەر دەکاتن دەرێ من پارێزەری ئەو کەیسانم بەڕێز مامۆستای ئاینی مامۆستا شیڤان کە یەک وێنەی لە فەیسەکەی لە مەسەنجەرێک بۆ هاتووە ئی 6 ساڵ زیندانی کردنا باشە مامۆستا دکتۆر جان ئەو مادەیە کە ئێستا باز دەکرێت ئایا ئەو مادەیە کەی ڕاگیراوە کەی کاری پێ ناکرێت مادەی 150 قانون حکوومەتی عێراقی لە پێوە ڕاگیراوە ئێمە خۆمان هەر قانونی حکوومەتەکە ساریە لای خۆمان وە لە پەرلەمانی کوردستان ئەوە تەنها دکتۆر ئەوە تەنها ئەوە هەر ئەو مادەیە کە لە بۆ پێشبەرگەدانراوە بەڵامە چینەیە ئێستا کە ئەو مادەیە گۆڕدراوە تەنها ئیعدامەکە دەرهاتیە حکمی ئیعدامەکە کرایتە سجنی مؤبد و مؤقت کاکەرێم ئێوە ئێستا چیتان لە بەردەم مایە ئایا هیچ ڕێکاری بیکردنە بەر بۆەوەی وڵا من بە خەمخۆری قسە دەکەم من بە خەمخۆری قسە دەکەم من لە بۆ نەکاندیدم نە پێویستم بە هیچ دایانە سیاسی دەستخۆشیم لێ بکاتن و نە پێویستم بە هیچ مەقعدەشی حکوومەت تاوەکو برێن وڵا زۆر لۆمە قسەت کرد تا با لە شوێنشتردا بنێن پێویستم بەوانە نییە بە هیچ شێوێکی دڵنیاش دەکەمەوە لۆ بیسخولیتکەی پەرلەمان و لۆ هیچ پلەکی حکومی من نەکاندید بوو نە پلەشوە دەگەم و نەسم یەک مەقعدی حکومی بەڵام کاک دکتۆر یعنی من بەڕاستی من پێم ناخۆش سمعی هەرێمەکەمان بۆ شێوازە دەڕوا یعنی باش ماوە لە بەردەمتان بەڵێ هیچ ڕێکارێکی دیکە یاسایی ماوە لە بەردەمتان بۆەوەی تانە لە بڕیارەکەی دادگای تەمیزکردن بەڵێ ماوە چینەوە مایە تەسە خەرای دەکەین و ئیتر چاوەڕێ ئەو بریارەش دەکەین لەبجا ئەو بەڵێ دەبێت ئەو کاتێک کە ئێوەتانە لە بڕیارەکەی دادگای تەمیز دەدەن کاک بڕیاجان داخەچی بەڵێ یعنی پێویستە کاکتۆر نازانم عنوانی چیە دکتۆرای لە لە چ بابەتەشی چوەبیداکە من سەڵتەکە نهات مامۆستا زانکۆ لە بەشی یاسا بەڵێ بەشی یاسا کاک دکتۆر پێویستە تو ئێستا زۆر خەم بخۆی بەوەی کەوا بڵێن یاسا لە هەرێمی کوردستان وایە چکە تو ئەو کەسان ئەو پارێزەرانەی کەوا دێنە دادگاکان لە لای بەڕێستەوە دێن کە بەڕێزت دەستیان پێڵێ پێویستە تو ئێستا کە بچێ دادگای تەمیز یان خودبێ یان کۆدەنج کۆکوێەوە بڵێ ئەو کەیسە با ئیعادە تحقیق بکرێتەوە تەنها لە بۆ سمعی هەرێمی کوردستان بە هیچ تر نا تەنها واز دەستخۆشی مەسئولان و بەرپرسان بێنن تکایە قراری تەمیز ئەوە بە بڕیار بە قانونی کاک دکتۆر جان واز دە قانون بینە کام قانون لە هەرێمی کوردستان کار دەکات بە قوربان دەڵم کام قانون کار دەکات دکتۆر جان کام قانون کار دەکات لە هەرێمی کوردستان جەنابەت دەتوانیت پێم بڵێ لە کولەکەی خۆت لە کولەکەی خۆت سیاسە لە یاساکەی کولە خۆت چ یاسایەک کاری پێ دەکەی قانونی وصول محاكمات الجنائية 266 باشا ئێستا تۆ خۆت باشە بە چ یاسایەک تۆڵی تەصحیح قەراری تەمیز یەکەمەوە ئەی بۆ ناڵێ ئێستا دکتۆر جان راوە بالێک تێگەچی ئەزیز دەکەم بە تەڵەبەکانت بێنێ با خوێندکارەکانت بە شێوازەشی زۆر خراپ بێنێ ناو کۆمەڵگەکە
دكتور جيان آية تۆمەتبار بۆی هەیە پارێزە لە کاتی کۆنۆلەگەری ئامادە بیاننا بڵێ تۆمەتبار بۆی هەیە لە کاتی کۆڕینەوە پارێزەری هەبێ یاننا بەڵێ بۆی هەیە ئای بۆ نانهێشت ئای بۆ نانهێشت ئەی باشە تۆ بۆچی لە عریزەی خۆتا کە عەرض کردووە بۆ محکەمەی تەمیزەوە نەوتووە ئێستاش لە تەصحیحی قەراری تەمیزەکەیە دووباری بکەرەوانێ و ئیترە و کاتە بۆ ئەوەم پێ بڵێ بۆ باشە دەستەی مافی مرۆڤ یاری من لەگەر خانەوەی جیراوان چوومە داواکاری پێشکەش کردە بۆ ئەوان جوابیان نەبوو داواکاری چی کردێ پێشکەشکراوە بۆ عەفو کاک ڤیکتۆر داواکاریمان پێشکەش کردووە لەگەڵ خانەوادەی جیراوان بۆ دەستەی سەربەخۆی مافوەکانی مرۆڤ بەڵام ئەوان بێدەنگ بوون دەستەی سەربەخۆی مافوەکانی مرۆڤ ئەفڵەنە هەموو تەقریرەکانیان دژی زۆربەی زۆر جار بێشێک دەکەنە گابێشێک و زۆر گەوری دەکەنەوانێ و بەڵێ خەڵکی یعنی ئەوانی کە دانراون زۆر جار بەس ئەوم پێ بڵێ ئامادە نەبوونی پارێزەر لە کاتی کۆنۆی یاسایە یان ناساییە باشە براکیان مامۆستا ئوستادیان مامۆستا مامۆستای پارێزەر ئێتەناتان مامۆستا هەرێم ئێوە وەکو پارێزەرێک لەگەڵ کەوتون یان لەگەڵ وەکو پارێزەرە سەرەکیەکەی خۆی کە لەوێ وتێتی سەرچەکەی خۆیەتی بێزەحمەت دەتوانیت دکتۆر جان بۆ موزیشانەکەی پارێزە سەرچەکە چییە بێزەحمەت دەتوانیت بۆ موزیشانەکەی لەسەر تەلەڤیزیۆنەکە بۆ خۆی هاتووەکە سەری بە هەموو سۆسیال میدیای دنیا هەوارەکان دەڵێ 266 ئێمە تەصحیحی قەراری قەزاییە کەینەوە کەچی جەنابەت دەڵێ قانونی ڕۆڵی محاکەمە دکتۆر جان من ئەوە پرسیار ڕاوە دکتۆر جان پێ پارێزەر سەرچەکە چییە بێزەحمەت دەتوانیت بۆ موزیشانەکەی جانی من ئێوە هەر بۆ خۆتان هەرچی هاتووە بەگەڵ کەوتووە یعنی بۆیە پێیسەکەشتان هەر کاک دکتۆر ئەوە دووەمین جارە بڵێت کەیسەکە کاک دکتۆر بەڕاستی کەیسەکەیان دۆڕاندووە دکتۆر تو بەیانی دێ لەگەڵم بچین سەردانێکی بەڕێز شێوانی وانە بکەین دەتوانیت مان بێژنەوە اعتراف ناڵێ سەید الئەدیلە اعتراف لە چی ئەتراف کراوە دکتۆر لە چی ئەتراف کراوە بەس دەبری بە هەڕەشە جاری من هەموو کەسێک ئاڵێ وەڵام بە هەڕەشە کردووە هەموو کەسێک واڵێ ئێستا هەر کەسێک بکری ملی هەتا بارێکری خۆی بە بێتاوان نەزانێ خۆش پێێ ئەو کاتە پرسیارم جابدەوە ئەو کاتی چۆ شێز ئەو کات پرسیارم جابدەوە کار ڤیکتۆر ژیان ئەزیزەکەم من هەوڵ دەدەیت بۆ ئازادی خۆتمان ڕۆشتووە لە پێناوی ئازادیا شۆڕش کراوە و کوردستان ئازاد کراوە ئازادی بوونی هەیە دکتۆر بەبێ ئەو ئازادی بوونی هەیە ئازادی بەبێ یاسا بڕەلاییە بڕەلایی هەر میلەتێک بگرێتە بەر دوو لە ڕووی حازی و بیسەران و جەنابتان ئەوە ئەو کۆمەڵگەیە بەرەو هەڵگرت دەبا دیسپلینکردن بە هیچ جۆرێ لەسەر گۆی زەوی بوونی نییە ئەمە نییە ئازادی هەیە لە هەرێم ئازادی هەیە وڵاهی هەر ئابەم سایتێک کە ئێستا ئێمە هەموو نەو عەقسەیەکی بەرزودست بەکرێت بە خودی خۆمەوە کراوە دکتۆر جان ئایا پارێزەر بەبێ بڕیاری دادەر تەشکیل بکرێ یاسا یان نایاساییە کاتێک بڵێ داوایەکت دژی لە هەیئەی نەزاهەوە بزانم داوایەکت کردبوو ئەو داوایە نا کاتی دیر بەدیرەکەی بە کەفالەت بەدرابووی ئەوەی بیر بکرێت بە کەفالەت دکتۆر لە 27/12/2018 هێزێ بەوێ بڕیاردادەر دکتۆر هێزێکی سەردار بێتە سەماڵی پارێزەرێک بەوێ بڕیاردادوەر بیگری دوایی بەرپرسی ئاسایش برێ بە بارەمتر گیراوە پاشی دیر بەدیر بکرێ ئەوە یاسایە طبعا في ياسا قد تدلي أخرجنا أبرسيات كنا بناقام لهيش مقتضيات انتبابة كنبي وبلي واجي أشون هذا من السواد دعوة كم كفانا بربوا
ئەوە بۆ خۆت جەنابەت ئەوە هینی پێشووترە ئەوە داوای ئاخیر تەنها ئەفکارم جادۆ کار بکەن ئایا هێزش سەردار ئێمە کەیسی گیراوەکانی بادینانە بۆچی دکتۆر دەرەی یاسا بوونی هەیە ئازیزەکەم ئەتو بە خۆت لە خۆت دەگەی دکتۆر ژیان چۆنم من لەگەڵی گیان دەڵێم تو بە خۆت لە خۆت دەگەی لە بابەتە من دەڵێم دەرەی یاسا بوونی هەیە دەڵێم ئەو شێوازە کراوە ئەو نایاسایان جەمداوە دراوە دەرێ ئاگام لێ نییە باوشێک منداڵ دەکوژێ باوشێک سەلامێک دەکوژێ کوڕەکەی باسی دەشگیرێ تۆمەتبارێک دەچیرێ تۆمەتباژێ بێ ئامادەبوون بێ ئامادەبوون پارێزەر ئێستا کاکەرێمەگە دەرفەتم بدەیت کاک دکتۆر لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان وە بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیان دەرکردووە دەڵێن بڕیارەکە گوایە پارتی تاکە کەسی بڕیارەکەی داوە ئایا بەڕاستی پارتی بڕیاری داوە کە 6 ساڵ زیندانی بۆ گیراوانی بادینان دەربچێت ئەگەر پارتی بڕیاری بدایە 6 ساڵ سەپاندنی سزا بدرا بەو گیراوانی بادینانە جارێ بە ئێمە ئەوە یەکسەر دەبوایە ئەوە حاکمەکان بڕیاریان بدایە لەو بارەیەوە ئەوە مسایسە دەبوو و بێت گەلەوەش ناوی هاوپەیمانی دوای پەیمانی سەرەکی هەرێمی کوردستان لە ڕووی سەربازی و لە ڕووی نهێنی و لە ڕووی زانیاری و لە ڕووی زۆر بابەتی حساسەوە کە وڵاتی ئەڵمانیا و ئەمریکایە نەدەمێنرا لە یاساکە لە بڕیارەکەدا ئەوە بەڵگەی حاشا هەڵنەگریەوەیە کە پارتی دەستی تێدا نەبووە بەڵگەیەکی دیکەش کە هەموو عەقڵێکی سەلیمی ساغ لەسەری هەر کەسێک بێ لە کەلەی هەر کەسێک عەقڵێکی ساغی تێدا بێ دەڵێ باشە ئەگەر هیچ شتێک نەبێ لە ئارادا بۆچی حکوومەت هەرێمی کوردستان 5 کەس دەگرێت ڕژبگیریان دەکات هەروە بەبێ هۆکات و 6 ساڵ داکاتە ژوورێ و نان و ئایا دەدا و مەصرفیان تێدا دەکات بەزۆم پێ بڵێ هیچ عەقلێک هەیە باسی ئەوە بگوتێنێ یا ئەوە بسەلمێنێ کاتە هیچ و خۆڕایی حکوومەت هەرێمی کوردستان خۆی دووشاری ئەو هەموو انقلابیە ناوخۆیی و دەرەکێ بکاتەوە هەموو بزایادە و نان و پیاز خواردنە بکاتەوە ئەو هەموو قسە و قسەڵۆکە بکاتەوەێ سەفارەتخانەکانی دنیا بجوڵێنرێت ژیانێکی کوردستان حساسترین دوو دەوڵەت دەستی بۆ ببرێکە دەوڵەتی هەردوو دەوڵەت و هاوپەیمانی ئەمریکا و ئەڵمانیایە بەبێ هۆکات بەبێەوەی کە هیچ جەریمەیەکە بێ هیچ دەلیلێ هەبێ لەسەریان نەخێر شتیوانە هیچ دەوڵەتێک نییە کە عەقڵمەندێکی تێدا بێت کە ژیرێکی تێدا بێت هەروە لە هیچی خۆڕایی باشە کار دکتۆر تو بە خۆت قسە دەکەی بە خۆش نەخێر شتیوانیە تۆ شتیوانی ئەوانە کەسی ناسرایی ئەو شوێنان نەوەرەقەیەوێ کاکەریان پارتی ئەو بڕیارەی داوە من باسی ئەحزاب سیاسی ناکەم دەڵێم دادگاکان سەربەخۆنی چێ بەڕێوەیان دەبە دادگاکان سوڵتە قەزایی کاک دکتۆر چێ بەڕێوەی دەبە ئایا ئەو دادوەرانەی واژویان لەسەر ئەو بڕیارە کردووە سەر بە چ لایەنێکن بەجێرەی ئەوانەی لە ڕاگەاندەکان بڵاو دەکرێتەوە کەوا سەر بە پارتی دموکراتی کوردستان بەڵامە چینێ دادوەر نابێ وەلای سیاسی هەری بە هیچ شێوەیەک نابێ بە هیچ شێوەیەک عەزیزەکەی من تێبگە لە قسەکەم بەجێرە ئەو شتانەی بڵاو کراوەتەوە کەوا دەڵێن بەڵام دادوەر نابێ هیچ لایەنە سیاسی هەبێ وایە چۆن کاکەرێم دادوەر نابێ هیچ کە بۆ دادوەر نابێ هیچ تەرەفش سیاسی بێ لە هیچ لایەنە سیاسی بێ من ناڵێم دەڵێم بڵاو کراوەتەوە کاکتۆر مەیکە ئەوە لەسەر باوەی کە بڵاو کراوە دەڵێم ئەوانە سەر بە پارتی دموکراتی کوردستانە بەڵام تکایە ئەو پرسیارەنجام کاکتۆر دوو کەسەی ئاسایی لە زانکۆ سلاحەدین باشە کار دکتۆر ئایا دادوەر دەبێت کەسی سیاسی بێ دەبێت کە لایەنە حزبی هەبێ دادوەرەکانەوە چۆن دەبێ بڵێ سەرچاوەکە بریتێ تەنها پرسیارەنجام کار دکتۆر تەنها پرسیارەنجام ئایا دادوەر دەبێت لایەنە سیاسی هەبێ سەر بە حزبی سیاسی بێ مافە سیاسەکانی هاوڵاتیان مامۆستاگیان لە زانامەی مافەکانی مرۆڤە موتڵەقات بۆ هەموو کەسێک دراوە ئێستا تۆ جەناب پارێزەری بۆ هێڕاکی سیاسی هەبێت
من مامۆستای ڕۆژنامەبانی زۆر بەڕێز مامۆستا بڕیار بۆ یە ڕایکی سیاسی هەبێ ئەوە لە جەڕنامەی مافەکاری دادوەر فەرقە دادوەر دێ حکم دەکات بۆی هەیە دانیشتووە لە ماڵەوە سێری ڕای سیاسیەکان دەکات دادوەر باشە لە بانگەشەی دادوەر بەسەر کاکەرێم بدەین کاکەرێم دادوەر بۆی هەیە دەنگ بدا لە ڕووی سیاسیەوە دەچێت کاندید هەڵدەبژێرێ مانای وایە ئەگەر تۆ سیاسی ڕای سیاسەکەی لێبسەریتەوە کاتە نابێت بچێت دەنگیش بدا. زۆر باشە کاک دکتۆر با پرسیارێک لە کاکەرێم وەکو خۆشت وتەنی لە ڕاگەیاندەکان بڵاو کراوەتەوە گوایە ئەو سێ ئەندامەی واژۆیان کردووە لەسەر بڕیارەکەی دادگا پارتی بە بۆچوونی ئێوە ئەوەی ئێوە پێش ینی چاودێریتان کردووە بێگومان کۆمەڵە کەیستان بینیوە لە دادگاکان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووش کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بەیاننامەیان دەرکردووە ئەمە چواتەیەک دەگەیەنێت ئایا دەکرێت بە نمونە لە ئێستادا کە پرسێکی ناکۆکەیە باس لەوە دەکرێت پارتی تۆمەت بۆ یەکێتی دروست دەکەی یەکێتی تۆمەت بۆ پارتی دروست دەکات ئایا ئەمانە کاریگەریی لەسەر ڕۆڵی دادگاکان دەبێت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی ئەمە گەر ئەو کاتێک کە گیراوانی بادینان سزادران دادگای تاوان بەڕێز سەرۆکی هەرێم گوتی دەبی دادگاکان سەربەخۆ بن کەواتە ئەوە بەخۆی دەرانەوەی دەکات کەوا دادگا سەربەخۆ نییە دەبی سەربەخۆ بن یعنی ئەوە ئەرشیف مایەتانی سەیری کەینەوە پاشی ئەوەی کە دەرێت سەربەخۆ بن کەوا دادگا سەربەخۆ نییە داکە چ کاک دکتۆر قسەم پێ مەبڕە باشە فەرموو کاکەرێم بەڵێ دادگاکان کەواتە سەربەخۆ نین یعنی من هەر دەتینەوە ساو خاڵەی کاتێک کە پارێزەر ئامادە نەبوو من چۆن لەوەی دڵنیا بم کە ئەو ئیفادەی لێوەرگیرایە بە تۆبزی پەنجەمۆری پێ نەکرا یاخود بە ئیهانە بە هەڕەشە و بە زۆر نەبووە کە لەوێ نەبوومە نانێشتە بەشدار بم نانێشتە بچم لەبۆ زانیاری بەڕێز کاک دکتۆر من لە 15 مانگ کەوا وەکو پارێزەری ئەو کەیسە بە بریکارنامەوە باشە کە چوومە بە هێزێکی ئاسایش ناهێت مەژوورە داخلی جەلسەی دادگایکردنەکە بووم لە ڕۆژی 16 مانگ بە هەر شێوازی بە زۆرەوە ئەو جە داخلی دادگا بووم ئایا ئەوە یاساییە جگە لەوەش لەلایەنی داواکاری گشتیەوە کەوا داوا دەکات بە ڕەتکردنەوەی بریکارنامەی پارێزەر فلان بۆچی ئەوە یاساییە دەبێت لە مانگەوە داواکاری گشتی داوای لە دادوەر کرد بابگا داوای کرد کەوا ڕەت بکرێتەوە بەڵام دادوەر پەسەند ڕەتی نەکردەوە ئایا ئەو داواکاری گشتە دەبی لەو جەلسە ئامادەبی بەڵێ کاک دکتۆر تەمیز کراوەتەوانێ ئێستاش لە دەروبەندی تەسقیقکردنەوەی بڵێن ڕاستاندنی قەراری تەمیزیەکەداین ئەگەر سەلمێنرا کە خەتەیەکی قانونی جەسیم هەیە لەناو ئەو بڕیارەی دادگای تەمیزا کە لە قەزای عێراقیە بەشێوەیەکی منفەریدی لە چاو هەموو وڵاتەکانی چواردەوریە ئەو جۆرە ئیجراءات دەگیرێتە بەر چونکە تۆ تاانەک بیتەوە لە بەردەمی ئەنجومەنێکە یا کۆمەڵە دادوەری بەڕێزا کە خۆیان بڕیارەکەیان دەرچواردووە بابەتێکی تر هەیە ڕەتی ئەم چالاکیانەی ئەو گیراوانە هەیە لەگەڵ چالاکیەکانی دژی هەرێمی کوردستان لەلایەن پەکەکەوە هێزی ئەو هێزانەی کە پێیانەوتێ پارتیەکان هەری کوردستان چونکە ئەو زۆر بەوازنی لە سەروبەتی ئەو
گیراواندا بەدنەدانی ئەوانی بە تۆمارە دەنگەکانی کە پەخش و بڵاو کرایەوە هێزەکانی یاسایی بڵاوی کردەوە و بۆ بڵێ دەرکەوت کە ڕەتێکی زۆر دوڵ هەیە لەگەڵ ئەو باش دقیق کارتە تۆ هەلا ئێستاکە بەکەی خۆت قسە لەسەر بابەتە دەکەیت باشە کەی بە چ دەزانی کە ئەو درەنگانە دقیقە کە ئەوە بە چ بەڵگەچی کە ئەوانە سەر بەو لایەنە کە دژی کوردستانن ئەدیاوە هەروێ هێزە نەبوون هەرێمی کوردستان لە بەرامە داعش کرد کای دکتۆر لە پێناوی چیا من چم دەنگی پاشە هی بگە بۆ 5 نەفەری تر نەکراوە بۆ هیچ 4 کەسی تر نەهێنراوە بۆ دەنگی من و جەنابر نەهێنراوە بکرێ بە بڵگە لەسەری دکتۆر جان ئای بۆچی دەڵێن ئەو کەسە نایاساییە جانێکم ئێمە عزیزم باشە ئەفەکایتۆ تو بەڕێزم کاری دکتۆر یعنی من حیواروانی حیاتی تو هەر لەگەر کلاسی حیاتی هەر تو قسە بکەیت دەبێت جێت دەبگری ئەوان نییە کاری دکتۆر عزیزەکەم کاکەرێم تو بە کۆمەڵ بەڵێ مامۆستاکان ئوستا بیررانی ڕێز جەنابی مامۆستا بڕیار و ماوەساهێ بابەتێک هەیە هەموو ماربات لەسەری کۆبین ڕجاکاتێکە ئەوەی کە سەرنجاوە لە کۆتایی هەموو کێفینەوەکانی مەجای زمانەوانی و ئەوانەیە ئەوەی کە ئێستاش ڕوو دەدا لەو گفتوگۆیانەدا زۆر جار ئێمە لە سەتابیستی هاوزمانەکان لێکتریتە دەکەین کە باسی شتی جەما دەکەین ئەوە قەڵەمە ئەوە دەفتەرە ئەوە دیوارە پەنجەرەیە لەوانە لێکتریتێک بەڵام کە دەچینە هەر شتێک کە باسی هەستەوەری و هەستێکردنا هەرچی ناوی ڕق بێ ناوی خۆشەویستی بێ ناخۆشی بێ سەرما گەرما هەرچی خۆشەویستی وڵات لە ئازادی هەرچی بابەتێکی هەستی و دەستی بێ کولیەکێکمان ئێمە تەجروبەیەکی جیاوازمان هەیە و قاموسێکی جیاواز لەگەڵ پارمان هەیە ئەوەی کە جەناب مامۆستا باسی دەکات ئەوەی کە دادگاکە باسی دەکات ئەوەی من لێرە باسی دەکەم ئەوەی مامۆستا بڕیار پێی دەزانێ و میلیۆنەرانیش ئێستا لێک تێدەکەن هەر یەکەمان شتێکی جیاوازە چونکە هەمومان تەجروبەمان لەگەڵ بابەتی ئەوەی کە ئەو شتانی باوەڕ بە قسانی خۆتت دەکەیت ئێمە لەسەر پاڵێک جیاواز نەبکەین کاک دکتۆر کاکەرێم دەڵێ باوەڕ بە قسانی خۆتی کە دەکەیت ئەوە ئەچاولێ ئەوەندە دووری لێکەوە ئەوە ئەری کۆمەڵەیە گەرێکێک خۆری نەدی بێ لەسکۆ تاژیا بێ هەر مەگەڕۆ دوو باسی 2021 تا کابینەی نوێیە خۆکە ئەڵێ تۆپ چییە ئەڵێ لە پلاستیک دروست کراوە ئەڵێ پلاستیک چییە ئەڵێ لە نەوت دەرێراوە ئەڵێ نەوت چییە یعنی وات لێ دەکات کە بەڕێز کاک بورە باسی کاک دکتۆر بەڕاستی نازانم ئەو خۆکارێکە پێدەگەێتن دەبی چیان دەربستن سەبارەت بەو کێسەی کەەوە کێسێک کە عرض کراوە لە دادگاکانی هەرێمی کوردستان و لە تەواوی ئەو کێسە نایاساییە کە لە کاتی لێکۆڵینەوە تاوەکو مەرحەلەی دادگایی کردن نایاسایی بووە ئەوەندەی ئەمە دیتمان و بە چاودێری ئەو کەسانی کە ناو دادگا ئامادەبوون ئەندام پەرلەمانان و ڕێکخراوانی بیانی کە لە دادگاکان ئامادەبوونا و راپۆرتە جیهانیەکان کە بەخۆیان ئامادەبوونە کە چۆن دادگاکان ڕۆیشتووە پاشتی ئەوەی کەوا ڕەوانەی دادگای تەمیز کراوەوە لە دادگای تەمیز کەوا پێداچوونەوە بە بڕیارە بکرێ و پێداچوونەوە کەش کرایە پێداچوونەوەکە لە یانگری تێدایە بە هیچ شێوێکی باسی قانونی نەکردووە باسی ئەوەیە کە بۆچی هەندە زۆر شتی ئەشکاری سەیری تێدایە بەڕاستیانی مای پێکەنینە ینی کەسێک ئەگەر ڕسمەتی لە بۆ بێتن معقولە لە مەسەنجەرەکەی ئێستا ڕسمێک بۆ دکتۆر دەنێرم لە مەسەنجەرەکەی وی ڕسمەکەی لە بۆ بچی ئەو 6 ساڵ حکمی خواخەوە ئەوە تاقلێ قبول دەکە کاک دکتۆر جان ینی وەرە ئەو یاسایانەی کە کارپێکراو لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ڕێگە ناداتن بە هیچ شێوەیە ڕێگە نادا ڕۆژنامەنووس بۆ شێوازە دادگایی بکرێ ئەو یاسای ڕۆژنامەگەری کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە باش ئەگەر باسی مەسەنجەر وان دەکرێت یاسای خراپەکاریان ئەمریکای پەیوەندیمانەیە کاک دکتۆر یعنی تو هاتی لەو گۆڕۆ باسی چیرۆشی ڕۆبەڕەشەکە و ئەرستۆ و یۆنانیەکان ئەوستانە بۆ من مەکە ئەزیزەکەی من باسی حەدەسە چی بکەت کەوا لە کاتی ئێستا بوونی هەیە بەڵێ ئەوە تەواو نایاساییە ئێمە وەکو تیمی پارێزەران ئەو بڕیارە تەسەح قەرار دەکەین هەر ڕێکارێکی یاسایی لە بەردەمان کرابیتەوە دەیکەین و ئەنجامی دەدەین کاک دکتۆر ئەوە ئێمە وەکو پارێزەر ئێمە کێسمانە دۆڕاندیە ئەوە تۆپانێن نییە کێس بدۆڕێندرێ ئەوە بەڵگات و ئەدلاتە ئەو بەڵگانەی کە بە زۆر بەسەردا فەرز کراوە
ئیتر دەبێت قبولی بکەیت. واتە ئەو بڕیارانەی دراوە نایاسین و بەدڵی ئێوە نییە کاکەرێم مەسەلە بەدڵی ئێمە نییە، مەسەلە یاساکە ناگونجێ. من کاتێک کە لە لێکۆڵینەوە ئامادە نەبووم ناتوانم برێم ئەو احترافەی کە کرایە ئەو تێلێوەرژیرایە دقیقە و بەبێ هیچ زۆر لێکرد نەبووە. وان لە بەردەم دادوەر وتەکانیان خۆڕەت کردەوە. خۆی هەر کاتێک تۆمەتبار ئەگەر احترافیش بکە لە بەردەم دادوەری دادگای تاوان ئەگەر هاتو ئینکاری کرد کە هیچ شاهێدێکی عیان نەبوو ئەو احترافە ڕەت دەکرێتەوە. ئەی بۆ ڕەت نەکراوە لەو دادگایە؟ کاک دکتۆری بەرز و بەرز بۆ ڕەت نەکراوە؟ کاک دکتۆر بۆ ڕەت نەکراوە تۆ دەڵێ؟ ئەی چۆن دەڵێ بڕیارەکە یاساییە؟ من باسی منطقێک دەکەم کە بەندەی منطقی عەقڵێکی تەندروست ئەو بڕیارەی کرداوە لەلایەن سێ ئەسابەوە و دوو ئەسابی بڕیاری دەداوە، یعنی لەژێر شۆژبوونی سیاسیانە، یعنی بڕیاری سیاسی لێ بەدوورە. ئەوە یەک. دووەم ئێمە لە شەڕێکی گەورەداین، لەسەری شەڕی سەربەخۆیی دادگاکان باشە جەنابەوە پرسیارانە ڕاستیبنەتی بۆ شکە پرسیارە عراتی جەناب بکەم. جەناب سلێمانی ڕۆژنامەوان کوژراوە، خوێنی سواوە، خوێنی ڕژاوە هی خۆی و خێفا و خێزان ئامادەم بنێ پارێزەری، ئامادەم من پارێزەری ڕێز دەنابتەوە دەسم کاری بۆ دەکەم. فەرموو من ئامادەم. ئەمە لەسەری کردووە مابەسایدان جەناب لەسەر کەیسەکەی کاگەمانجی هێنارتی کردۆ ئەس یەکەم من ئەگەر هاتوو خانەوادەکەی کە پێم نەگوترێ من چۆن بتوانم خۆ بە کێسێک بدەم. من ئەو کێسێکی ئێستا لەبەردەستما لەلایەن خانەوادەکەیەوە پێم گوتراوە. تووەرە ئێستاکە ئەو کێسانەی باسی دەکەی من ئامادەم بریکارنامەم بۆ بێنێ من کاری سەر دەکەم. مامۆستایان هەر لەناو ئەوەدا ئەمە ئەو کاکەڕاکەدا کە تۆ جەناب ئێستا لەناو فەیسبووکەدا دوو دەڕنووسی ئیدانەی کوشتنی کاوگەرگاری بکەیت باشە کوشتن بوویم ترە یاگرتنی 6 ساڵ بەسەوەی ئەعلانێکی زۆر واضح. کار دکتۆر فەیسبووکەم شەخسیە، من ئەتوو باس لە فەیسبووکی من مەکە لەبەر ئەوەی ئەو باشە ئەتوو باسی ئەوە دەکەی ئەتوو هاتی ئیدانەی ئەو حاڵەتە تاقیب بکەیت لە لای بۆڵینەکەی سلێمانیەوە کوژراوە چیت کرد. باشە ئەوەی ئەوە باشە دکتۆر دکتۆر سەبر هادێ بۆ باشە بریکارنامەی ئەو شەخصانم بۆ بێنە من ئامادەم لەگەر بچم لەو کەیسانە کاری لەسەر بکەم بە دڵنیاییەوەش پێ دەڵێم و بۆش دەسەرمێنم. تەنابەدا هەر قسەیەکی بینی براگران زۆر پارێزەران کەس هەبوو دانێت بەوا بنێر مەسەلەکە وازن بکرێتەوە لێو ئەوە گرنگە بکرێت بە مەسەلەیەکی کۆمەڵایەتی و هەبوو گەورەی کوردستان باسی بکات. ئامادە ئەو کەسانی کە باسی دەکەی ئامادە کەسانی باسی دەکەی ئامادە کەسانی باسی دەکەی کەوا من بریکارنامە ببینم کاریان بۆ بکەم. تۆکەکانتان ئەوانە هەمووی دەبخۆنەدا کەس هەر باسیشی دەکرد. من ئەڵێم بە مەسەلەی بەراوردانی هەموو بینەرێکی بەڕێز جەنابێت وجدانی بڕیار بە هەموو وجدانی ئینسانێکی بە شەرەف و خاوەنی وجدان. ئایا کوشتن و قەتل و عامکردن و تیرۆرکردنی ڕۆژنامەوانانی ئەوانەی کە نەو دەبرێت لە سلێمانی ئایا ئەمە کەیسێکی گەورەیە یا ئەمەی کە لە بادینان ڕوویداوە بە بەڵگەوە لە دادگایەکی بە ئاشکرای ئەتو بۆ با سلێمانی دەکەیت بۆ ڕادەکەی لەو کێسا ئەو کێسا ئەوە بۆچی یانی ئێستا کە بەڕاستیە من لێدوانەکانش دەبین باسی کەیسی سلێمانی دەکەن زۆر سەیرە. کاکەرێن بۆ باسی سلێمانی دەکرێت باشە ئای بۆ باش پێویستە دەرچی ناکەیتەوە 9 ساڵێکە ئەو کەسێ بەناوی بە تۆمەتی کوشتنی ناوە ئیفراز کراوە لە ژوورەوەیە. کاک دکتۆر ئەگە دەرفەتم پێ بدەی دوایین پرسیار چووکە کاتەکەمان زۆر کەمی ماوە. کاکەرێم دوایین پرسیارەگەر بە کورتی وەڵامم دێوە. کاکەرێم بۆچی باسی دۆسیەکانی سلێمانی دەکرێت؟ ئایا لە هەولێر هیچ شتێک ڕووی نەداوە؟ وەڵا من شتێک پێوەم بەڕاستیانی لەگەڵ ڕێزنەوە بە کاک دکتۆر ئەوانە تەنها وەکو میمۆری ئەوەندەی خەزم کراوەتان برن زیاتر ناتوانن
باسی کەی سلێمانی دەکەی من نازانم هەر کاتێک کەیسێک بێتە پێشە من ئیشم سەری کردووە ناحەقیشی ناگرم تەنها ئەوەندە معلوماتەی کە پێیان گوتی ئەوەندە خەزم کراوە کەیس شەی سەردەشمانێ فەرم کاری تۆرە تا ئێستا کە بکەر یەکلایی نەکراوەتەوە فەرمووت سەری بادینان بکە ڕۆژنامە نووسێک کوژرا تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە فەرموو کاکەرێم بەردەوام بە کەژی ئەو کێسان یەکلایی نەکراوەتەوە ڕدەینی مەلا سوتێنرا کەس قسەی نەکرد مەلا لە ژوورەوە حکمی بەسەدادرا وەکو تیرۆر کەس بە جواب نەهات چیت کە دووە بڵێم کاک دکتۆر بێ زەحمەت بەبارمتەگرتنی پارێزەر بەبارمتەکردنی پارێزەر هونەرمەندان خۆپیشاندان لە پێناو قوتی خۆت لە پێناو بەرزای مافەکانی خۆت کە ڕێگری لێ بکرێ هەڵکوتان سەرماڵی خەڵک ئەی ئەمانەت کاک دکتۆر زۆر سپاس کاکەرێم دوای پرسیارم لە کاک دکتۆر دەبێت کاک دکتۆر ئەگەر پێم بڵێ لە ئێستادا جارێکی تر دەگەڕێمەوە سەر ئەوە بۆ پارتی تۆمەتبار دەکرێت ئایا لەبەر ئەوەی پارتی لە ماوەی ڕابردوو وەکو چالاکوان و ڕۆژنامەنووسان باسی لێوە دەکەن بە نمونە لە سنووری پارتی زیاتر پێشەلکاری کراوە بۆیە هەر شتێکە بێت پەنجەی تۆمەت بۆ پارتی درێژ دەکرێت یاخود شتێک هەیە لەبارەی ئەوەوە بەردەوام ناوی پارتی دێت وڵا کاک یەک دقیقە کاک دکتۆر دەتوانی لەو شاشەوە ئیدانەی کوشتنەکەی شەیش سەردەست عوسمان بکەیت و کاکەرێم ئەگەر ئەتوانی ئیدانەی بکەیت ببوورە ئەوەی کە پارتی تاوەتبار بکە بەوەی کە ئەوە تۆمەتبارکردنی پارتی نیە ئەوە تۆمەتبارکردنی دەستگای قەزایی کوردستان هەرێمی کوردستانە وەشانازێکی گەورەی دەتوانی ئیدانەی بکوژانی ئیدانەی ئەو کارە بکە بەنامە سەردەست کاک دکتۆرش قسە بکە باسی ئامۆژ بابانی دەکات وەرا باشە ئەو ئەتوو دەتوانی ئیدانەی ئەو حاڵەتە بکەیت دەتوانی من باسی پارتی وێچێتی ناکەم من باسی یاساکە دەکەم حکومدارێتی و حکومڕادێتی بۆ پارتی سەپێرداوە ئەمانە کە هێرش دەکەن لەسەر تابوو دەستگای بڵێن قەزایی هەرێمی کوردستان یا ئێستا هەر بڵێن حکومەت هەرێمی کوردستان یەکسەر پارتی بە دەهێنرێتە پێشا وەکو ئیبۆیەکو کە هەرزمایەکی متەوازێت و لەبەرەوەیە کە پارتی سنگ دەنێ بە بەرپرسیارەتەکانەوانێ ناتێ لاکێکی لەناو حکومەتا بێ و لاکێکی ئۆپۆزیسیۆن بێت و حکومەتی دژ بە حکومەتدا بمەزێنێ و ناتێ ئەو یعنی دکتۆر خوێندکارەکانی یاسا ها پێدەگەینی سیزۆفرینیای سیاسی خۆی ناخاتە ناو حکومڕانی کوردستانەوە هەندێک سیزۆفرینیای هەیە و لە سیزۆفرینیای سیاسی خۆی خاتە ناو حکومڕانیەکەشەوە بەلاکێکی ئۆپۆزیسیۆنە بەلاکێکی حکومڕانە تۆ ئەگەر بێیت لە حکومدارێتەکەی خۆت بدەی ئەوە لە خۆت دەدەیت زیاتر و بنیسبار هەرچوونەکەێتەوە یەک هەبوو باید لەناو تیوی بۆ نمونە دەرستان کارەکانی حکومەتی کوردستانە یان هەر بابەتێک دێتە ئاراوە دێت بەم شێوەیە نانوتیازی پێوە دەخۆن و زۆر سپاس بەسەر هەموو هەری دکتۆر دقیقە من ئەم پرسیارەمان ڕاستە کردووە ئایا دەتوانی ئیدانەی ئەو ئایا دەتوانی ئیدانەی ئەو کارەی هێزە بەنامە سەردەست بکەی دکتۆر جان دەتوانی ئەو ئیدانەی ئەو کارە بکەی دەتوانی ئیدانەی و پارێزەرێک لە ماڵەکەی خۆ دەبێ برایزادە دەژی کیابێ ئیدانە بکەی بڕینەی خەڵکی بەمە ڕاستی ناشاردێتەوە لێ کاک دکتۆر وەڵامی بدەیەوە دەڵێ دکتۆر دەتوانێت ئیدانەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەست عوسمان بدات دەتوانێت ئیدانەکردنی ئەوە کە پارێزەر لە ماڵەکەی بڕیاری دادر ڕفێندرا دەڵێ دەتوانی ئەوە بکەیت کە پارێزەرێک بەبێ ئەمری دادوەر لە ماڵەکەی خۆی دەستگیر دەکرێت ئەوەی کە لە نەقابەی پارێزەران شەوانێ بۆڵەت بدێت کە تۆ پارێزەرێک دەبێ مەزەعی هەیە ئەبێ لەلایەن نەقابی پارێزەرانی شەوە پێش ئەگەر پێش دادگای دەبێ بۆڵت وەرگیری ئەمە ڕێگەڕێ باشە ئەگەر ئەو ڕکاران نەکەواتەکەم کاتەکەمان تەواو بوو ئێستا دکتۆر ئێستا گەیشتە و قەنەعەتێکەوە لێکوانە یاسا بوونی نییە لە جەناب لە سلێمانی بوو ئەمەد بەسەر هێزا بوو
لەخێر لە هەولێر بوو کاک دکتۆر لە هەولێر لە ماڵەکەی خۆم و بردامە ئاسایی شەوری 11 ڕۆژان دوای دیربەدیرم پێکرا لەیان ئاسایی شەوری گوتی بارم دەگرتومانە ئەگەر سەیری ئەگەر لە کوردستان سەیری ئارشیڤەکانی تیڤیەکان بکەوە دەزانێت چی بووە. زۆر سپاس بۆ هەر یەکە لە میوانەکانم هەرێم ڕەفعەت تیمی یەکێک لە تیمی پارێزەرانی گیراوانی بادینان و هەروەها دکتۆر ڕەبی سەلام مامۆستای زانکۆ لە زانکۆی سەلاحەدین زۆر سپاس بۆ ماوەی کە لەگەڵم بوون زۆر سپاس بۆ زانیاریەکانتان.